هێلین لەگەڵ دایکی کە گەیشتە ناو خواردنگا بەرەو دەستشۆرەکە چوون بۆ شوشتنی دەستیان. هێلینی تەمەندە ساڵ ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بینیەوە ڕەچاوی دەکات. ئەو لەگە خوشکەکەی دەڵێن پێشتر ئەگەر چەند جارێک دەستمان دەشوشت ئێستا زیاتر و باشتیش دەیشوین. ماسکە دوای ئەوە کە لە شوێنە گشتەکانت دەرەوە دەبێت دەست بشوی دوای ئەوە ماسکەکە نابێ کە پژمیش دەبێ کلێنس بگری بەدەمتەوە. پێویست ناکە زۆر دەرونی خوانی لاک بکەن بە بۆنی ئەم ترسەوە لە بروی زیاتر ترسەکە کاریگەریە کاتە سەر هاوڵاتیان و بەس من پێشنیارم بۆ وەزارەتی تەندروستی ئەوەیە کە پێش ئەوەی کارەساتێکی وا ڕووبە خۆیان شتێکی وا بکەن کە زیاترم شتە بڵاو نەبێتەوە. هاوڵاتیان بە تایبەتی لە ناو خواردنگەکان هەستیارترن بۆ پاک و خاوێنی. هاوڵاتێکی پێشنیار دەکات بۆ لایەنەکان بە تایبەت وەزارەت تەندروستی ئاگاداری خواردنگە و شوێنە گشتەکان بن بۆ خۆپارێزی زیاتر. وەزارەت تەندروستی ئەبێنیە لە بەردەم هەموو چێشتخانەیەک ئێستا ئەم کاتە لەوانەیە مانگێکی ماوە لەوانەیە 20 ڕۆژی ماوە ئەو گەرمایە بێتە ئێرە. ئەبێ یەک زەلامێک داینێ بۆرە بەجلێکی ڕسمی ئەوانە کە بۆ ڤایرۆس کوشتن کە بەکارێنە و ئینانە بڵێن. بەردەوام ئەو خەڵکە کە دانیشێ و هەڵەسێ ئەو شوێنانە کە زیاتر جێی دەستیایەتی ئەبێ بەو مادانە تاقیم بکرێ بشۆرێ. سەبارەت بە ڤایرۆسی کۆرۆنا و بەرگریکردن لە توشبوون بەم ڤایرۆسا وەزیری تەندروستی هاوڵاتیان بە هۆکار دەزانێت و دەڵێ ئەگە هاوڵاتی یارمەتی دەرمان بێت دەتوانین کۆنتترۆلی ئەم نەخۆشیە بکەین. ئەگەر هاوڵاتی هاوکار بێ و پاڵپشت بێت چونکە پێداویستی گرنگ نییە ڕێنمایی جێبەجێکردن گرنگە لە کاتی ئێستادا من دەتوان بڵێم لە کۆنتترۆلکردنە ڕاستە حالات هەیە بەڵام دۆزنەوە حالت زۆر گرنگە پاڵپشتی و پابندبوونی ڕێنمایی پێویستە لایەن هاوڵاتی ئەگەر هاوڵاتی پاڵپشت بێت بە تاکید ئێمە بەسەری دازاڵ دەبین. سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا لە چەند شارێکی کوردستان و توشبوونی هاوڵاتیان بەم نەخۆشیە و تەنانەت مردنی چەند کەسێکیش ترس و دڵەڕاوکەی خستوەتە دڵی هاوڵاتیان. ڕۆژانە شتیمەکانی تەندروستی ڕێنمایی تایبەت بە هاوڵاتیان دەدەن و بۆ بڕیارانی حکوومەت دەریکرۆ ڕەچاوکردنی ڕێنماییەکانیش لەلایەن هاوڵاتیان ئەم نەخۆشیە کەمتر دەبێت و کۆنتترۆل دەکرێت. هێرۆ مەولودی کوردستان 24 هەولێر.